ئێمەی ئافرەت تا ئەو پەڕی دڵخۆشیمان بۆ کۆنفرانسە هەیە ئێمە وەکو ئافرەت وەکو دایک وەکو قوتابی وەکو خوشک وەکو برا وەکو قوربانی دەر وەکو ئافرەت یەکەم جارە لە سەرانسەری حەزب کۆنفرانسی ئافرەت بکرێ ئەوەش لە سایە و سێبەری سەرکردەی باڵا و ڕابەری مەرجەحمان سەرۆک بارزانی بۆیە ئێمە زۆر خۆشحاڵ بووین هیوادارین پێگەی ئافرەت هەتا ئێستا زیاتر پەرەی پێ بدرێت داواکارین لە جەنابی سەرۆک بارزانی ڕێژەی ئافرەت بە کۆتا لە سەتاسی بەرز کاتەوە بۆ سەتاتر لە پێگاکانی حکومەت ئەو ئافرەتانەی دەستنە پێگای حکومەت پێوەرێک هەبی پێوەرێک بۆ ئافرەتانە هەبی ئەو ئافرەتانە کەسی شاو بۆ شوێنی شاو بێ لە حکومەت چۆن لە عەزب پەسەند کرا لە حکومەت جێبەجێ بکرێ بەڕێوەبەری نەحیە پێ بدرێ وەزیری پێ بدرێ قایمقامی پێ بدرێت ئەو ئافرەتانەی کە دەچن کەسی شاو بن داواکاریشین ئەو ئافرەتەی کە 4 ساڵ تا 8 ساڵ پلەی پێدراوە دووبارە پۆست وەرنەگرنەوە بۆی ئافرەتی جێگا ڕێی پێ بدرێت و بێتە پێشەوە.